بڕواناکەم بەدڵێمەنیە بۆچی بەدڵێمەنی یعنی بۆ نمونە پرۆسەکە خاوە هیچ بڕواناکەم هیچی وایە کێ بێ هەر شتێک ئاوازارێکی تۆزێ برینەکان تەکولێننەوە و دوای ساڕۆم هیچ بڕواناکەم ومێدێکم پێی نییە من وەکو خۆم لەگە بەرەوەی ومێدی هەبواە ئەمە 30 ساڵە 35 ساڵە یعنی بۆچی تو تام 35 ساڵە نەتوانیم ئێسک و پرۆسکانە ئەوەنە گرانە بێنیتەوە گران نییە لەبەرەوەی خەڵ دڵسۆزی خۆی لە دەستداوە باوکی لە دەستداوە برای لە دەستداوە ئێستا بۆ نمونە من بۆ خۆم تەقتەنیا خۆم ماومەتەوە نەبراو نە باوکو نە کەس و کار و دوێنە تەلەفۆنیان بۆ بکرێ ئەکسەر بووم لە گریان ئەی ئەبێ خاوەن ئەنفالێکی چی بۆ نەکرێت ها مناڵێکم ئەوتە لە ماڵەوە کەوتووە یەک ئیشی نییە باشە ئەی باشە بۆ مناڵەکانمان تەعین ناکەن ئەی بۆ شتیان بۆ ناکەن کاکە ئەوە خۆمان ڕۆشتین تەواو ئەی مناڵەکانمان نابێ بران ئەمە نەوەی دوا ڕۆژین ها دڵی بەچی خۆش بێ ئەی ئەوارە داوای پاراکەم من هیچی پێنی بیدەمێ چ بکەم ئەی ژیانێوێ ئەوی شەرە ئەوی ئینسانە یان تەعین بوون یان شتێکیان بۆ بکەن کاکە خوێنیان لە زێنا بتوەرگرت بەڵێ براکەم بەڵێ بۆ خوشکێکم و برایەکەم من گشتی ئەنفالە ها لە عارەبزان داواکارم لە حکومەتی عێراق و کوردستان ئەو ئێسکە پرسکەمان بۆ بێرێتەوە کوردستان هەتا ماین بە بیانگێنن یعنی ئەتا ماون لە ژیان بە ئاواتیەوە نەگەر هێسک و پرسەکانیشان بێت هەرە بەخوا بڕۆمە دیاری بزانم کامە کەسکارەکە داواکاریم ئەوە نیتە داواکاری میزنیە هیچ ئەمەتان هەیە بە وەرگرتنی ئەم خوێنانە وڵی تر هاتنە دا ئەمادیەکەنی مش مەجبورین تر هومێتمانەیە ئەگەر بۆمان بێنەوە تێن نێشێنەوە ئێمەش تاوە بیمان بۆ کەسکار تاوە بیمان برا دایک نەما باوک نەما خۆماتەمە لەجێ دوانیان بەخوا خوێنم فەرسکە کوڕەکەمی ساتە هاتوو مناڵەکەم ماتە خوێنێ فەحسکەن داواکارم لە حکومەتە یوسکە پلیسکانەمە بەبێ بەستە تەواو بیمان کەسکار ئەنفالکەشی تاوە بیمە ئەم پرۆسەیە لە دوی مانگەوە دەستی پێ کردووە ئەم ڕۆژە شەمین ڕۆژێتی وا بڕیارە تا نۆی مانگ لێرە بێت یعنی لە 2 بۆ 9 مانگ ئەم پرۆسەیە بەردەوامە بێت ئەم هەڵمەتە ئەمە هەڵمەتێکی نیشتیمانیە لە ڕێگەی نووسنگی خانمی یەکەمی عێراق وا هاتوۆتە ئێرە کە پێگاتووە لە توبعەدلی بەغا فەرمانگەی پاراستنی گۆڕە بە کۆمەڵەکان و بە چاودێری ڕێکخراوی ICMP ئاتون نمونەی خوێن و وەرگرتنی زانیاری لە کەسوکاری ئەنفالکراوان بۆ خۆت ئەزانی کەسوکاری ئەنفالکراوان زۆر بە پەرۆشن و بە دەمی بانگوازەکەی ئێمەوە هاتوونە ئێمە بۆ ئەم خانەوادەی ئەنفالکراوانە ناوەکانیان لامانە ڕۆژانە ئەم تیمە ئیستیعابی 70 بۆ 90 کەسی هەیە ئێمە پەیوەندیان پێواکەین خۆشبەختانە پەیوەندی بە هەر خانەوادەیەکەواکەین دێن ئەمە پرۆسێکی زۆر وردی زانستیە وەرگرتنی نمونەی خوێن و زانیاریە بۆ DNA و ناسینەوە و بەراوردکاری لەگەڵ ڕووفاتەکان کە ئەو ڕووفاتانی لە ڕابردووە هێنراونەتەوە کوردستان و ئەو ڕووفاتانی لە داهاتووە هەڵ ئەدرێنەوە یعنی هەر خانەوادەیەکی ئەنفال یەک جار نمونەی خوێنی لێوەر ئەگیرێت ئەمە ئەبێ بە داتابیسێک ئامانج لەمە ئەوەیە کە بۆ سەرجەم کە سوکاری ئەنفالکراوان ئەم داتابیسە بکرێت بەداخەوە ئەوە لە ڕابردووە زووتر ئەمە بکرایە بەڵام ئیسش ئەمە کارێکی گەورەیە کە سوکاری ئەنفالکراوان بە بدیهێنانی یەکێک لە خەوەکانیان ێزانن کە ئەم هەڵمەتە ئیسا بەردەوامە ئەمە سێمین جارە لە چەمچەماڵن و بەعام کە هاتوێتنە کوردستانەوە حوتەمین جارە دوجار چوونەتە کۆی دوجار چوونەتە گەرمیان 3 جارش هاتوونەتە چەمچەماڵ.